کاریگەری کەمخەویەکەین لەسەر تەندروستی مرۆڤ بە تایبەتی لایەنی دەرونیەکەی و هۆکارەکانی کەمخەوی چییە؟ بۆچی ئەو کەسانەی کە باس لەواکەن هەمیشە کەمخەون و خەو ناچێتە چاویان یان ناچنە خەوی قوڵەوە کاتێکم خەوە قوڵە نابینن یان بەپێی ساعاتەکانی خەو لە شەو ڕۆژێکدا نەخەوتون هەستەکەی لایەنی دەرونیان لەو ڕۆژەدا بە تەواوەتی تێک چووە. جا بابزانین بەڕاستی کەمخەوی ئەو هۆکارەی هەیە واتە لایەنی دەرونی مرۆڤ تێکەدات یاخود نا و کاریگەریشی لەسەر بە تایبەتی ئەو بیرکردنەوانی ڕۆژ ئەو کردارانی ڕۆژ کە باسمان کرد یان بیرچوونی بابەتێک یان نەتوانینی کارێکی گونجە هەموومانە لە ڕووی دەرونیەوە باز دەکەین. زۆر بەڕێز دکتۆر قادر حوسێن کە بەڕێزیان پسپۆری نەخۆشە دەرونیەکانن ئەمڕۆ لەلامان میوانن وەڵامی ئەم پرسیارانەمانەداتەوە و دەشپرسین خەوی باش چییە؟ چەند کاتژمێرە؟ کەمخەوی ئەو چەند کاتژمێر لە شەو ڕۆژێکان نەخەوی ناتوانانی بەباشی کارەکانی ڕۆژ ئەنجام بدەیت. حوسێن وەڵامی پرسیارەکانمانەداتەوە با بفەرمێ. زۆر بەخێربێ بەیانی باش زۆر بەخێربێ. باسی ئەوەمان کرد لەگەڵڵانەیە نازانم پێوت لێمان بوو یان نا وتمان پیا کاتێتە بازاڕ زۆر ئاساییە چۆن ئاسایە بۆ تۆ ئاوە وتمان پیا کاتێتە بازاڕ ژن لیستێکیاتی ئەڵێ ئەم شتانم بووبێنەرەوە بەیرادی خۆ دانێ دوانی هەربیرەچێت هەربیرێتێتەوە لای تۆشم بابەتە وایە هەمووانەوە پەیوەندی بە چیە سروشتی پیاوان بۆ شێوازێر حەزەکەن ژنیش ئاخرە باڵخێر خۆی جاری وایە چێ بە بازار بۆی سێشت کڕێکی لە بیرەچێ شتەکە تایبەت نییە بە پیاو بەزیتر جاری ئێستاکە ڕژەکە لە پیاوانە زیاتر وڵی پێچێتەوە ئەوان زیاتر تۆزە نەجاتی یاین بەشێکی پەیوەندی بەەوەش نییە کە بە ڕۆژەکە کەم بخەوی بەڵێ ڕەنگە بۆ کردارەکانی ڕۆژە زانی هەر خۆی کاریگەری هەبێ مەسەلەی ئەرەوەڵام مەشغەڵەت پەیوەندی تاوانەوە مۆزڕاو پەیوەندی بە زاکیرەوە هەیە پەیوەندی بە یادەوەریەوە هەیە تر ئینسانیش کە چووە تەمەنەوە یا هەڵکشا و گەیشتە قۆناغی ژنهێنان پێگەشتن هەر هەنێشت هەیە بەڕاستی بە زەرودی نازانێت لە فایلا داینی لە مێشتیان ئەنی ئەسە محاولاکە شتە گرنگەکانەوەی کە لەو ڕۆژەیە گرنگە فایلی وەدانێ و ئەولەویەتی باتێ و بیخاتە پێشەوەی تر هەنێشتی تر هەیە بۆن لەوا چێت هەر لا ئیرادیەوە بکە بڵێ ئەگەر بیریش چێت کێشەی قورس بۆن منە دروست ناکە یا لە شعوری لای ئەو شتانەی کە لە بیرە سنۆجاری وایە جێی بایەخنین مەسەڵەن تۆ پێنج شتێ پێڵە دێچێک لەو شتانە لە شعوری ئینسانە هەردا ئەسڵ جێی بایەخنیەوە لە نەتیجا لە بیرەچێتەوە باشە. دکتۆر ئەمڕۆ باز لە کەمخەویەکەین با بزانین بۆچی مرۆڤی ئەم سەردەمە زۆرینەی زۆری کاتەکان ئەڵێن کەمخەوین خەومان ڕێک نییە بابزانێمە پەیوەندی بە چیەوە هەیە دکتۆریان مەسەلەی کەمخەوی ئەمە لە مەسەلەی خەوە لە ڕووی تەندروستی و لە ڕووی سەحی و نەفسیەوە بە پێی پێوەڕە عالەمەکان شتێکمان هەیە شڵەژانی خەوی پێوتێ لای مرۆڤ تەبان چەند جۆرێکی یەکێک لەوانە ئەوەیە کە ئینسان زۆرە خەوێت دەوانەی کە زیاد لە حەدە خەون مەسەن 12 بەردەوامی ئێمە خەڵکمانە 12 بۆ 15 ساعاتەکە ئەخەوێت هەیە ئەخەوێت بەڵام کێشەی ئەوەیە کە یەکێکیکە لە شڵەژانەکانی خەو ئەوەیە کە ناچێتە قوڵایی خەوە هەستەکات تێرخەونە ئەگەر 12 ساعاتیش خەوە ئەوکەی پێشوو هەسەکات تێرخەونە بووە و یەکێکی کە لەو شڵەژانانەی کە لەو تێکچوونانەی خەو کە هەیە ئەوەیە کە خەوزڕانی پێوتێت بە عەرەبی ئەرەقی پێڵن مەسەلەی خەوزڕان یەکێکەوە کوتم لە شڵەژانەکان کە وا لە مرۆڤەکات یەکەم کاتێک کە ئەوێ بخەوێت درەنگ خەوی لەکەوێ دووهەم کە خەوی لێکە و زوو خەبەرێ بێتەوە سێهەمیان چێژ لە خەوەکەی نابینێ چوارەم کە خەبەری بۆ ناتوانێت جارێکی کە سەر لە نوێبۆ نمونە لە فترێکی زەمەنی کورتە داخلی خەو بێتەوە هەموو ئەمانە ژوای لەکەن کە بە پێویستی سفادە لە خەو نەکاتوە ئەمەش کۆمەڵە گرفتی بۆێنێتە پێشەوە کۆمەڵە کێشەی هەم دەرونی و هەم جاری وایە جەستەیی و جاری وایە تەنانە کێشەی پیشە و کار و مێنە و خوێندنیشی بۆ هێنە پێش تەبەنەوەکو وتم وەکو دیاردەکە دیاردەی یا حاڵەتەکە حاڵەتی خەوزڕانی پێوترێت باشە دکتۆر خەوی تەندروست زۆر جار باسەکەن لە نێوان 6 بۆ 8 کاتژمێرە باشە لە شەو ڕۆژێک و ئەگەر یەکێک نەچێتە خەوتووە هەش کاتژمێر خەوتووە بەڵام نەچۆتە خەوی قوڵەوە ئەکرێمەیان بڵێن ئەوەشیان کاریگەری دەرونی بەجێ هێڵە لای کەسەکە ناڵم یەکێک لە شڵەژانەکان ئەوەیە کە ئینسان مەسەرن وەکو وتم بەهۆی ئەوەی کە داخڵ بە
مەرحەلەی قوڵی خەو نابێت ئەگەر 12 ساعتیش خەوی سوادەی لێ ناکات ئێمە خەڵکمان هەیە 4 ساعتە خەوێت تەواو ساعی بەیۆلۆجیەوەی کە کاژمێری بەیۆلۆجی جەسەی پێوترێت ئەچێتەوە تەوقیتی خۆی واپاقە وزەی بۆ گەڕێتەوە شەحنە بێتەوە بەس خەڵکەیە بە حکمەوەی کە وەکو جەنابەت فەرمووت داخلی ئەو قۆناغە لە خەو نابێت کە ئیسراحەتی پێکات و جەستە ئەتوانێت خۆی پێ ئەبدەیت کاتەوە ئەگەر 12 ساعتیش خۆی جاری ئێمە باسیەکەین باسی مرۆڤێکی کامەڵەکەین و تەندروست بەڵێ باسی نەک بەهۆی نەخۆشی و کارێکی ترەوە لە مەسەلەی خەوزرانە دوو جۆر خەوزرانمان هەیە خەوزرانێکمان هەیە خەوزرانی توندی موقتی پێوت یا کاتی پێوت ئێمە وەکو جەنابەت دووتەکرێت ئینسان فترەیەکی دیاریکراوە بە دیار نەخۆشیەکەوەیە هەفتەیەکە دوانە تەبەنەوە ناکرێت لە هەفتە و دوان یاسیان تێپەڕکە بەهۆی ئەوەی کە نەمەتی ئیشەکە یا شوێنی خەوەکەی ئەگۆڕێت جاری وایە کێشە لە خەویە ڕۆیە تووشی خەوزرانە بێ بڵان جۆرێکمان هەیە ئەوەی کە پێی ئەوترێت نەخۆشی بە معنای کەلیمە پێی ئەوترێت دیسئۆردەر یا ئیسراب و شڵەژان ئەبێت تقریبان 3 مانگ لای ئینسان بەو شێوەیە دووبارە بێتەوە بەردەوام شەوان خەوی لێنەکەواتە ئەکرێت بڵێن ئەو کەسانی کە بۆ ماوەی 3 مانگ ئەو کێشەیان هەیە ئەو کێشانی کە باسمان کە یا ناخەوێت زۆر بەکەمەیە خەوێت یاخود ناچێتە قوڵایی خەوە یا کە خەوت زوو خەبەرێ بێتەوە باشە جارێکی کە ناتوانێت داخل بە قۆناغی خەو بێتەوە ئەم وەکوتم دۆخەکە دۆخی خەوزرانی پێوترێت و بۆ ئەوەی کە پێی بوترێت کێشەوە گرفت نەخۆشی پێویستە 3 مانگ لەسەرێک دووبارە باشە دکتۆر بە گشتی لایەنی دەرونی تا چەند پەیوەندی بە ئەوە هەیە کە ئێمە خەوێکی تەندروستی و خەوێکی باش بخەین بۆ نمونە من ئەگەر دەروونم تەندروست بێ دەروونم ئارام بێ ئەتوانم لە ڕێگەیم دەروونە ئارامەوە خەوێکی قوڵ و خەوێکی تەندروستم هەبێ و پێچوانەکەشی تا چەند باشە هیچ گومانی تیانە مەسەر یەکێک لە هۆکارە هەرە قورسەکانەوەی یەکێک لە هۆکارە هەرە سەختەکانی دروستبوونی ئەرق لا ئینسان بریتە لەوەی کە لە ڕووی دەرونی و مرتاحنیە ئیتر مرتاح نەبوونەکە ئەکرێت ئەو کەسە قەلەقی هەبێت بەتایبەت یەکێک لەو هۆکارە دەرونیانی کە ئەبنە سەبەب بۆ هۆکار بۆ ئەوەی کە ئینسان نەتوانێت بە پێی پێویست خەویا تووشی ئەرق بێت مەسەلەی قەلەقە یەکیشی کیان کە ئابە تەبەن کە ئابە دوو جۆر کاریگەری لەسەر خەو بەجێڵێت یاوە لە کەسەکە کات تووشی خەوزران بەیا بە پێچوانەوە ڕۆچێ لە خەوە کەواتە کە ئابەژی یەکیشیکە لەو شتانەی کە مامۆسای منیش حتا لە شعرە ئاماژەی پیا مەسەلەی خاتیڕەی تاڵە ئەوەی کە ئینسان بەردەوام شتەکان بە تایبەتی شتە ناخۆشەکان ئەو گیر و گرفتانێک کە لە ژیانیا هەی بۆ ئەوەی کە پەیوەندی بە ڕابردوویەوە هەیە و زۆر ئازاریاوە لە کاتی خەوە لێ پێشەوەی بچێتە قۆناغی خەو لێیاتەوە و ئەو حاڵەتە دەرونێ ناخۆشانە بە بەیەکیچیکە ئەوەی جەنابەت باسەکەی نائارامیەوەی بەهۆی بیرکردنەوە لە داهات من خاتیرەی تاڵ پەیوەندی بە ڕابردووە هەیە بەڵام جاری وایە ئینسان بەیانی ئیشێکی هەیە هەفتەی داهدوو کەسابەتێک لە ئێسەوە بیری لێکات بە تایبەتی لەو کاتەیە کاچێت دەستی بەتاڵ ئاچێتە ئەوێ بچێ بخەوێت چێتە سەر جێگا و دەست پێک ئایتر سەر لەنێ یەکێکیکە لەوە کارەکان ئەوەیە کە مقابلاتی خەوی پێوتری ینی ئەوەی جانابەت باسێکێ جاری وایە ئینسانەکە واتە سەورەکات ئەگەر نیو سعات 3 چارەک پێشەوەی خەوی بێت بچێتە سەر جێگە دەستکا بە خەیاڵکردن لە ڕێی خەیاڵەوە بڕوا بۆ شوێنێکی تەعالاساس خۆی مرتاحەکات ناڵم مقابلاتی خەوی پێ تەبەن ئەمە نەبێت لە ئینسان باش هەر بەڕاستی نەبێت تۆ تا خەونێ نەچیتە سەر جێگەی خەو ئەگەر هەر بۆ ئەمانەشەچی نەچی چونکە جاری وایە سەر کێشێت بۆ ئەمە زنجیرەیە خۆم گێژەکەم تا خەوم بیرەکەمەوە بۆی بچمە قوڵای خەوە ئەوە نی یەکسە سەر بخاتە سەر سەرینەکە هەیە هەیە هەر لەگەڵ ڕێ ئەیکوژێنێتەوە نازانم ئەکرێت ئەوەش پەیوەندی بە کۆمەڵێک مۆزوع بەس مەبەسم لە پرسیارەکەی جەنابەت بوو ئەکری ئەم حاڵەتە دەرونیانی کە ئینسان مەشغەڵەت یاخود بوونی سترێس بە تایبەتی زەخت ئەو فشاری جاری وایە ئێمە بەهۆی کار و پیشەوە زەخت و فشارێکی دەرونی زیاد لە حەدمان بۆ دروستە بێتە سەبەب بۆ هۆکار بۆ ئەوەی کە مەشغوڵمان کات و تو کێشەیەوەمان بۆ دروستکا کە بە پێی پێویست نەخەوین باشە کەواتە دکتۆرە زانین خەو کاریگەری تاوی هەیە لەسەر تاوی جەستەی ئێمە بەپێی ئەو زانیاریانی بەڕێزت لاتە بۆ نمونە مرۆڤ ئەتوانێت تا چەند ڕۆژ تا چەند کاتژمێر نەخەوێت ئاساییە ئەزانی ئەوەی کە تا ئێستا بووە تەبەن تەجربەیەکێ لە باسەکرێت کوڕێکی ئەمریکی لە شەسەکانە ئەو ئێسەش بەشێکی زۆری دراسات تاکید لەواکەن و ئینسان 9 بۆ 11 شەو ئەتوانێت نەخەوێت یعنی لەسەر 9 بۆ 11 شەو ئەتوانێت نەخەوێت بەڵام گرفت ئەوەیە ئەڵێ ئینسان ئەگەر بێت و لە 2 شەو تا 3 شەو نەخەوێت کۆمەڵک دیاردەی تیا دەرەکەوێت یەکێک لەوانە ئەوەیە کە
بەردەوام هەست بە مانووبوون هەست بە باوێژکدان هەست بە هاتنە خوارەوەی وزەی جەستەیی بۆ ئاستێکی زۆر نزم هەست بە بێتاقەتی هەست نەمانی حوسڵەی قسەکردن و ڕەفاقەت و تێکەڵبوون بەوانی تر کە چووە 5 ڕۆژ مزعفاتی جەسەیی تری بەدوایەوە لەوە پزیشکەکان باشتر لێزانێک لەوانە ئەوەیە کە تاسیری زۆر خراپ بکاتە سەردڵی وە جیازی عەسەبی ئینسان ئەو دوو کە چووە 5 ڕۆژ ئینسان 5 ڕۆژ بە هەر سەبەبێ بێت شەرنیار خەوزەڕان بێت وەک نەخۆشی بە هەر سەبەبێ بێت ئەگەر بەهۆی مەشغەڵەتیشەوە بێت 5 شەو لەسەر یەک نەخەوێ گرفتی زۆر قورسی بۆ دروستە بێت بەتایبەت وەکو وتم دوو گرفت کە یەکێکیان لەسەر دڵ دەرەکەوێت دەویتریان لەسەر جیازی عەسەبی ئینسان و لەسەر دەماری کۆندامی دەمار دەرەکەوێت بەڵام ئەوەی کە دەرکەوتووە ستاندارد وەک ئەوەی کە ئینسان تەحملی ئەوە بکات تووشی کاریسەی زۆر قورسی نەکات کاریسی زۆر قورس مەبەسمۆیە جاری وایە کەم خەوی ئەبێتە سەبەب بۆ ئەوەی ئینسانەکار بەرەو تێک چوون لە ڕووی عەقلیەوە بەرێ بۆ جاری واشە سەبەب و هۆکارە بۆ کوشتنی بەتایبەت دەدووە تێپەڕینی 9 بۆ 11 شەو بەسەر باشە خەوی کەسەکە باسی ئەو بابەتت کردیانی زۆر جار لە دادگاکانە کەسێک تاوانێکی ئەنجام داوەیان تۆمەتبارە بە تاوانێک پاش ماوەیەک ئەنێردرێتە لای لیژنەی دەرونی لێکۆڵینەوە لەباری دەرونی کە سەکا ئەکرێت با بڵێن تۆمەتبار ئەکرێت ینی ئەڵە دەرەکەوێت ئەم کەسە تووشی نەخۆشیێکی دەرونی بووە وە هۆ کارە سەرکێکەشی ڕەنگە کەم خەوی یعنی ئەمانە لە دادگاکاندا وەکو بە هەند وەرە گیری ئەم بابەتانە بڵی ئەزانرێ یان چی ئەوەی کە ئەزانی چی ئەوەی کە براو بزانێ با من نەچ بە مەجالێک من بەس لانە دەرونیەکەی لە مەسەلەی قانونە هەر شتێک کە جەریمە یاخود تاوان دوو ڕوکنی زۆر گەورەی هەیەکیان ڕوکنی مادیە ویتریان ڕوکنی معنەویە ڕوکنە مادیەکە بریتە لەو جەری لە دزیەکە بریتە لە کوشتنەکە و فیژەکتەقانە ڕوکنە معنەویەکە بریتە لە بوونی ئیراد جا هەر شتێک و ئەوەی کە تەبەنەمە هەر هۆکارێک ببێتە هۆی ئەوەی کە ئیرادەی ئینسان لە ناو بەرێت یا زعیفی بکات لەواچە لە دادگایە بە قەدەر خۆی حساب و کتابی لەسەر بکرێت معلوماتی ڕاستایش لای بۆیە باسیەوەم کردیانی هەندێک بابەت هێندێک حاڵەتەیە ئەگەر لێ بکۆڵیتەوە ڕەنگە بۆ دەرکەوێت لە وڵاتی ئەمە ناکی زۆر لە وڵاتی ڕەبوون هەڵچوونەی ئێمەکە هەمان لە وڵاتی ئەمە کەمتر پێم وا بێ هەر دراسەیەکی حاکم هیمدادی شەیە لەسەر ئەو مۆزوع و بابەتە کەمتر ئەو شتانە حسابی بۆ ئێمە لانی دەرونی نا بەس کێشەی عەقلی بەڵێ کێشەی عەقلی حسابی بۆ کرێ لە کاتی جەریمەیە ئەوەی کە پەیوەندی بە لایانی عەقلی ئینسانەوە مەسەلەی بیرکردنەوە مەسەلەی ئیدراک بە ئەمانە پەیوەندی بە لایانی عەقلی وایە ئەگەر دیقەتیش بەی لە وڵاتانی کە بەڵێ لە زۆر وڵات حساب بۆ لایانی دەرونیە کرێت حتى ئەگەر بیان و ئینفلات بە یەکێ بکەن لە عقوبە یەکێک دەربازکەن لە عقوبە راپۆرت دەچی بۆ نووسون ئەڵێن ئەمە کێشەیەکی عەقلی یاخود دەرونی کەواتەی ئەکرێت لە هەندێک وڵاتە ئەو بە نەزەری اعتیبار وەربگیرێت ئەو کەسە لایانی دەرونی یاخود لایانی عەقلی تێک چووە و عقوبەکەی هەر لەسەر لا ببرێت یا خەفیف بکرێت باش تەمەنی مرۆڤ تەمەنی منداڵ لەگەڵ تەمەنی گەورە کەم خەوی بۆ هەردووکیان کاریگەرێکی وەکو یەکە یان مرۆڤ تاپچێتە خەو ئەڵەن تاپچێتە تەمەنەوە ئەڵەن خەوی پێویستە مناڵیش تا مناڵە ئەڵەن هەر خەوی پێویستە هەزانی مەسەلەی خەو برای بەڕێزم مەسەلەی خەو لە بیدایەتە مناڵکە لە دایکە بێت حەڤە بۆ 18 سەعات مناڵ هەیە ئەخەوێت بە شێوەی بچڕبەچ ئەخەوێت تاڵە سێ شتێکە خەوات و ئەخەوێتەوە کەواتە لە بیدایەتە بۆ ئەوەی ئینسان بە شێوەیەکی طەبیعی گەشە بکات لە سەرەتای لەدایک بوونا ناڵم جاری وایەوە لە کتێبەکەی دکتۆر عەلی کەمالاتیایەتی حەڤە بۆ 18 سەعات هەیە 90 سەعاتە خەوێ یعنی تەنها 5 سەعات بەخەبەرە بێ ئەم ڕێژەیە لای هەرزەکار بەرەبەرەیتر کەیەتە لای مناڵ و کەمە بێتەوە لای هەرزەکار و ئینسانی پێگەیشتووە وەکو جەنابەت فەرمووت لە 7 سەعاتەوە هەمانە بۆ 9 سەعات وەلەو خەو ستانداردی نییە کەوێتە سەر شەخصەکە خەڵکەیە بە 4 سەعات بۆ 5 سەعات تەواو شەح نەبێتەوە بەڵام هەشە بەڕاستی 12 سەعات دەخێ و بەپێی پێویست ئیسفادەی لێ نەکا بەڵام ئەوەی کە دانراوە خەوی تەندروست ئەوەی کە لای زۆربەی ئینسانەکان هەیە بە ڕێژەی ناوەند لە 7 بۆ ببەخشە 9 سەعاتە بەنیسبەت کەسی بەتەمەنەوە ئەوانیش هەروەکو کەئابەکە دوو گرفتیان بۆ دروستە بە ئینسان کە چووە تەمەنەوە بە حکمی ئەوەی جاری وایە پێشووتە زۆر مەشغوڵ بووە ئێستا مەشغەڵەت و هیلاکی نەماوە خەوی نامێن باشە بە پێچوانەوە ئێمە خەڵکیشمانەیە کە چووە تەمەنەوە هەموو ئیشێ بەخەو هەر کە دانیش و کەسی بە دیارەوە نەبوو لە شوێنی خۆیان خەوتووە کەواتە ئەو کەسانی کە ئەچنە تەمەنەوە ئەکرێت هەردوو حاڵەتەکە لایەن ڕووبات هەم تووشی خەوزڕان بن و هەمیش ئەو پەڕی سادە لە خەوکەن وە
ڕێژەیەکی باش لە شەو ڕۆژا بخەون لەبەرەوەی کە یا جەسییان پێویست یا هەروەکو دۆخێکی ناتەبیعی خەویا ناتەبیعی خەو لە تەمەنی پیریا دەرێت. باشە دکتۆر ئەو کەسانەی کە ئازاری یەکێک لە ئەندامانی جەستیان هەیە ئەو کەسانەی کە جگە لە گرفتی دەرونی ئیتر بەر هۆکارێکتر بێت کە ناتوانن بخەون بۆ ئازاریان هەیە نەتوانن بخەونیان توزانم بە دیار نەخۆشێکەوە بن نەتوان خەویان لێ بکەوێ ئایا بۆ نمونە بەهۆی ئەم کەم خەویانەوە هیچ گرفتێکی دەرونی دوجار لەم کەسانەیە دروستەکە واتە گرفتە سەرێکەکە ئەوە نەبێت کە لایەنی دەرونی کەسەکە ناتەن دروستە بۆیە ناخەوێت بە هۆکارێکی تر تووشی گرفتی دەرونی زانی جەنابەت ئێمە هەر هۆکارەکانی توش بوون بە عرەقمان هەیە یعنی هەرە خۆی لە خۆیەوە لە بۆشایی و لە بەتاڵەوە لە شوێنێکی بەتاڵەوە نایە کۆمەڵە گەسبابی هەیە یەکێک لە هۆکارەکانەوەی کە کەسەکە شەو نخونی بکە بە حکمی ئەوەی کە خۆی ئازارێک لە جەسەیە هەیە عملیاتێک کراوە گرفتێکی فەقەراتی تەواو نییە حتا دەرکەوتو ئەوانەی کە تووشی عێراق بن بەشێک یەکێکیانەوانن کە نەخۆشی دڵیان هەیە بەتایبەتی بچارێک بێت باشە لەبەرەوە ئەگەر خۆی نەخۆش بێت یا بە هەر سەبەبێک لە سەبەبەکان شەو نخونی بکات خەڵک هەیە سایلی ژیانی گۆڕەوە مەسەرەن لە شەوە ئیشەکات و بە ڕۆژە خەوێت باشە ئەمە جاری وایە پاش فترێک 3 مانگ ئیش بەم شێوەیە کات ئەبێتە سەبەب و هۆکار بۆ ئەوەی کەواتە هۆکاری خەوزران مەرج نییە تەنها نەخۆشی بێت مەرج نییە ئەکرێت نەخۆشیەکێک بێت لە هۆکارەکان ئەوەی کە ئێستا هەیە هەر بەڕاستی دەرکەوت و یەکێک لە هۆکارە هەرە سەرچێکانی دروستبوونی خەوزران لە ڕۆژگاری ئەم ڕۆیا بریتە لەو ڕووناکی زۆری کە لەسەر ئاسی عالەمە ێزان قەریکە شتێک نامێنێ بە ناوی تاریکی بەهۆی ئەو ڕووناکی زۆری کە هەیە ڕووناکیش کە نەما ئینسان بە پێی حتا ئەوەی کە ئینسان ئەخەوی و ئیسفادی لێناکە سەبەبەکەی تا ڕادێک ئێستا سەبەبی سەرەکی ئەو دووشتە یەکەم دەنگەدەنگ و فەوزای دەنگی زۆرە دووهەمیان نەبوونی ڕووناچێکەوەتە ئەکرێت سەبەب و هۆکاری خەوزەران وەکو جەنابەت فەرموود بەدەر لە نەخۆشی ئەکرێت ئەمانە بێت ئەکرێت سەبەب و هۆکاری خەوزەران پەیوەندی بە گۆڕینی شوێن جاری وایە سەبەبە هۆکارە بۆ ئەوەی کە ئینسان لە شوێنێکەوە ئەچێتە شوێ حتا لە شوێنێکەوە تاوانەوە بۆ عیلاجکردنی خەوزرانیش هەر باشە جاری واز هۆکارەکەی ئەوەیە کە تۆ لە شوێنێکی ماڵەکەتانەوە چیتە شوێنێکی کاخەوی وەرزەکان بۆی هەیە کاریگەری باشە خواردن بە تایبەتیوانی کەیکەن بەعادل لە شەوێکی درەنگە زۆرە خۆنیا خواردنەکانیان سەحینی خواردنی زۆر چەور بۆ نمونە یاخود ئەو شتانی کە ئینسان چالاکەکەن بە تایبەتیوانی کافاینیان تایە مەسەلەی شیرینی زۆر باشە ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە ئەگەر بەردەوام خوڕان ئەوە ئینسان بەکاری هێنان بۆی هەیە بێتە سەبەب و هۆکار بۆ ئەوەی کە ئینسان تووشی خەوزڕان باشە دکتۆر زۆر کەسەیە بۆ نمونە بە کوردی خۆمانەڵە تۆپ لە تەنیشتی و بتاقێنە هەڵناستێ کەسی واشێ نییە ئەم مۆبایلە لێرە بخەرە شوێنێکی تر تاقەیەکی بچکۆلە بێکسەر خەبەریە بێتەوە ئەمانە پەیوەندی بە چیەوە هەیە دکتۆر بۆچی ڕەنگە زۆر کات ئەم خەو قورسیە یعنی وای لێ بکە ئاگەی لە هیچ شتێک نەمێنێ تاڵە سێ لە خەڵە ئاگام لێ نەبووە جان خەو قورسی ژەر بەڕاستی خەو قوڵیە یعنی خەو قورسی پەیوەندی بە ئەو مەسەلەی خوشکەمان باسیکە پەیوەندی بە دوو هۆکارەوە ئێمە هەمانە جیازی عەسەبی حەساسە یعنی کۆندامی دەماری هەستەکانی کۆندامی دەماری حەساسە بەحاڵ یەک گۆڕانکاری بچووک لە ژینگەی ژوورەکەیا بێت لە ڕێگەی لەمسەوە بۆ نمونە لە ڕێگەی چاو لە ڕێگەی سەوتێکی بچووک بێت هەستی پێ هەرجارم بە چرکی سعاتیش دکتۆر هەیە هەربێت لە ئەساسا چرکەیەکی بەسیط ڕووناچیەکی بەسیط حرەکە نەک هەر بەفعلی بە چاو بیبینێ هەستکە حرەکەیکی ناتەبیعی لە ماڵەکە هەیە ئەو لای خۆیەوە ئارام نییە کەواتە ئەکرێت یەکێک لە هۆکارانە پەیوەندی بە حەساسیەتی یا بە هەستەوەری کۆ ئەندامی دەمارەوە هەبێت یەکێکی گەشیان ئەوەیە کە برای بەڕێزمان ئاماژەی پێدا مەسەلەی چوونە قوڵایی خەوە تەمانەویش کۆمەڵێک هۆکاری هەیە و ئەمیش لە نەتیجە هەرەگەڕێتەوە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ کۆ ئەندامی دەمار پەیوەندی بە چوونە قوڵایی خەوە هەیە یا ئەوەی کە خەوی قوڵی پێوتێت ئەو ئینسانانی کە ئاچنە قوڵایی خەوە شتی دەرەچی ئەوەی کە کاتێکەری دەرەچی پێوتێ کەمتر تەسیریان تێکەن و کەمتر ڕایانە چڵەچێنێ و کەمتر تووشی خەوزڕانیانەکە باش دکتۆر هەندێک کەسێ ئالوودا بێت بە خواردنی دەرمان بۆی بچێتە خەو خەوی لێ بکەوێت ئەمانەش کاریگەری نەرێنی دروستەکەن یان نەخێر بە پێچەوانەوە ڕەنگە خەوی ڕێک کاتەوە ئەزانی مەسەلەی دەرمان ئەو دەرمانانە کە ئینسان چالاکەکەن هەندێک جار دەرمان ئەنووسرێت ئینسان حتا جاری ڕاچێتەکەتیایەتی ئەوترێت مەسن بۆ نمونە چۆن کە ئەوترێت ئەم دەرمانە نابێ بخڕێ لە کاتێکا سیاقەتەکەی
دەرمانێکیش کە چالاکەرە کە منەشتە بۆ ئینسان هەنێکیان تعلیمات وەلەو پسپۆری من نییە بەس بەڕاست بە حقیقت وایە ئەو دەرمانانە لە شەوێکی درەنگان نەخورێن باشە ئەگەر پێویستیش بێ وکو جەنابەت وتە ئینسان ئەگەر هەر بەکاری وێنەیەکرێت بیخاتە کاتێک کە تەسیر و کاریگەری لەسەر خەوی نەکات تەبەن بەڕێنمایی دکتۆر لەبەرەوە خواردنی دەرمانیا هەیە لە بیدایە تا کە 2 شەو وای لێت کەمە خەوێت ئەچێت مەسەن ڤالیۆم بەکارێن یا ئەو مادانە بەکارێنێت کە مسەکیننی تر حتا ئەگەر حەبێکی سەرێشەی ئاسایی و حەبێکی ئەسپرینی ئاسایش بێت ئەمە تەبەن شەوی یەکەم لەواچێت خەوی لێ بکەوێت دوو هەر عینەش دوای لێ بکات بخەوێت تا وای لێت کە جاری وایە مەفعولی ئەو دەرمانە ژامێن کاریگەری ئەو دەرمانە ژامێنێ لەبەرەوە بەڵێ وەکو جەنابەت فەرموو دەکرێت دەرمان کاریگەری خۆی لەسەرەوە هەبێت کە ئینسان تووشی خەوزڕان یا تووشی بێخەوی بێت. باش اینجا دکتۆر باسی کێشەکانمان کرد هۆکارەکانمان باس کرد ڕەنگە ئێستا بینەران چاوەڕێەوە بکەن کە تۆ پێمان بڵێ چارەسەری کەم خەوی چیە بۆ منە کەسێک کە حەزەکە بخەوی تر کە سەر خاتە سەر ئەم سەرینەی تر بەکام لەو هۆکارانە بێت کە باسمان لێوە کرد خەوی لێ ناکەوێت چارەسەر و حەلی ئەم کەسە چیە؟ وڵی چارەسەرەکان تەبان هەنێکی با ئێمە جارێ لەو سەرەوە پیانین بە دەرمانە و هەنێکی عیلاجی نەفسیە بەس هەنێک ئیجراعاتمانی هەنێک ڕێکاریمانەیە تقریبا هەموو کەسێک دەتوانێت بیکات یەکەم لەوانە کە ئێستا گرفتە ئەوەیە کە ئینسان ئەوەی پێی ئەکرێت ناڵم بەڕاستی گرفتە من وەکوتم بە تەسەوری خۆم لە گرنگەکەیانەوە پیایم ئەوەیە کە هەل لە هۆکارەکانە دەرکەوتێکێک لە هۆکارەکان بەکارهێنانی مۆبایل شاشەیە بەگشتی باشە کابرا پێشەوەی بخەوێت هەرە چێتە سەر جێگە خەوی ئادەی با مۆبایلەکەی بێنێ و بزانێ ئەخبار و هەواڵ چییە لەویا خەوی خەریکە تێکە چێ بۆ خۆ ئەی هێنێت تەبەن جەنابتان نەزان ئەمە چۆن ئینسانە باتە ناو خۆی و ڕای کێشە و جەزبێکا و کاتێکە زانێت سعات 11 چوە سعات 2 بیرێکەوێتەوە کە ئەبێ بخەوێتەوەتە ئەگەر دوورکەوێتەوە لەو شتانە باشترە یەکێکیکە لە ڕێکارەکان کە لە دەست هەمومانێت ئەوەیە ئەگەر ئینسانێک بزانێ ئەم کێشەی هەیە حەدە ئیمکان ئەگەر بۆی بکرێت لە ڕۆژە بە هیچ شێوەیەک نەخەوێت و ئەگەر خەوت زۆر خەوێکی دیاریکراو بێت لەو کاتانەیە نەبێت کە پێویستی پێێتی نەخەوێت یەکێکیکە لە هۆکارەکان ئەگەر ئینسان بۆی بکرێت بەڕاستی ئینسانمان طبعاً ئەوە شەر دوو هۆکە یەکەم ئیشێک نەکات کە تااقەت پڕوچێ نەجاریوە ئیشی تااقەت پڕوچێ نەبێتە سەبەب بۆ ئەوەی کە ئینسان نەخەوێت بە پێچەوانەوە مەشغوڵ نەبوونیش لە ڕۆژاجاریوە سەبەب و هۆکارە بۆی کە ئینسان نەخەوێت کەواتە ئەگەر ئیش و کار بێت یا هەر شتێکی کە بە ئینسان لە ڕۆژا چالاکی ئەنجامە بۆی لە شەوە جەستەی جیازی عەسەبی داوای خەوی لێ بکەن یەکێکیکە لە هۆکارەکان ئەوەی کە باسەکرێت مەسەلەی هەنێک تەمارینە یەکێک لەو تەمرینانە طبعاً ڕێنمایی هەیە کە ئینسان ئەگەر بۆی بکرێت ڕاستەخۆ پێش خەو وەرزش نکات باش هەنی 2 سعات 3 سعات پێشەوە تۆ هەچێکەکەی لەواچێت بەسوود بۆ دەگەڕێتەوە بەڵام تۆ بین نیو سعات پێش خەو سعاتێک پێشەوەی بچیتە ناو جێگەوە دەستکەی بە وەرزشکردن و خۆمان و کردن جاری وایە زەرەر لە خەوەکەتەیە یەکێکیکە لەو تەکنیکانی کە بەردەوام ڕێن تەکنیکی هەناسەیە هەڵمژینی هەناسەی قوڵ تا ئەو کاتێک کە بە تەواوی مێشکێمانەوە و پێویستە بە ئیسراحەتە بێت ئیتر ئەگەر ئەمانەش بەڕاستی چاری نەبوو ئەو کاتە مەجبور ئەبێ بچیتە لای دکتۆرێکی ساکیاتری و لەو کاتیا مەجموعەیە دەرمان هەیە ئەینووسن لەواچێت یارمەتی ئەو ژوورەی کە کەسەکەت یاخەوێت ئەزانی گۆڕینی ئەوە من لە بیدایەت یەکێکیکە لەو شتانە ئەکرێت هەنێشت هەیە تۆ جاری وایە خوگرتۆ بۆی بەردەوام لە ژووری خەوت ناخەی باشە یەکی تێچێت بە هەر بەڕاست بە بیا بەردەوام ئینسان هەر حقیقەت ئینسان بۆ نمونە لە پاڵ خێزانەکەیەوە خێودیا ئافرەتێک لە پاڵ پیاوە کە تووشی ئەم حاڵەتە ئەبێ قەیچێکە باشەوێ دوام چێتە مەتبەخەکە تاقیکاتەوە هۆڵەکە تاقیکاتەوە لای مناڵەکان تاقیکاتەوە بزانێت لەوێ گۆڕ ئەو گۆڕانکاریە کە ئەبێت باشە لەبەرەوە گۆڕینی کات گۆڕینی ئەو شوێنەی کە لەسەر یەخەوی مەسەر هەیە بەردەوام خۆی گرتۆ بەوەی کە لەسەر سیسەمێکی نەرمەخەوی سێ شەویش کە تووشی ئەو حاڵەتابی لەسەر فەرشێکی تەنێک بخەوە بزانە تەجربەی کە خۆ هەر ناخەی لەبەرەوە ئەکرێت گۆڕانکاری لەو شتانە بکرێت وە لەسەر و هەموو ئەو شتانەوە ئەوەی کە ئەگەر ئینسان پێی بکرێت پێش خەو چالاکیە کە خۆی مەسەر حەزی لێک حەزەکە شعر بخوێنێتەوە جۆ لە مۆسیقایەکی هادئ بگرێت ئەکرێت دەمانە سەبەب و هۆکار بن بۆ کە ئینسان تا ڕادێک یارمەتی ئینسان بن بۆی کە ئینسان خەوێکی باش. دکتۆر قادر حسێن سپۆڕی نەخۆشە دەروونەکان زۆر سپاس دکتۆرکیان ماندوومان کردی دەست چاو خۆش لە هۆکارانەی کە دکتۆر باسی کە بە دوور بن و بە دوور بن لە کەمخەوی و لێکەوتەکانی کە باسیشی کرد بێگومان هەمووانی کە لە بیرچوونەوە و بابەتی توانای کار نەکردن و هەموو هۆکارانەی کە باس کرد زۆر بە جوانیشی کردەوە
هیوادارینەوە شتوانی بێتان سوودان لێ وەرگرت بێ.